ئەو مۆزوعانەی کە هەیە مەسەلە هەر کەرکووک نییە بەشک و مەسەلەکە کەرکووک بەغدا هەرێمە ئێمە لە پاکێجێکی سیاسی ئەتیفاقمان لەگەڵ هەواڵانی پارتی هەیە بۆ تەشکیلکردنی حکوومەت ئێمە ئەم مەرجانەمانێ ئەم مەرجانە مەرجی جەماوەریە هی خەڵکی کوردستانە چکە ناکرێتەوە لە هەولێرا ڕێکەوی لە کەرکووک و لە بەغاش حاڵە داوا بێ بۆیە ئەوەی کە ئێستا هەیە دڵخۆشکەرە ئەوەیە ئێمە توانیمان وەزیری دادی عێراقی کە کوڕێکی کوردە و خەڵشیم شاری کەرکووکەیە بە هەموو لایەکتەی پەڕێنین مە پێی زانیاریەکانی من هەواڵانی پارتیش دەنجیان پێدا ئەمە سەرەتایەکی باش بووە و من پێم وایە ئەمڕۆ ئەو دانیشتانە یاخود ئەو دانیشتنی کە ئەمڕۆ ئەکرێ و دوێنێ و پێرێش کراوە من ئومێد بەخشە من بە ئومێدم کێشەکانی کەرکووکی چارەسەر بێ ئەگەر لە من بپرسی ئێستا کۆبوونەوەکە ڕەنگ بێ تەواو نەبوێ بەڵام من ئومێدم هەیە کۆبوونەوەکە بە ئاقارێکی باشە بڕوە ئەو نیەتانی کە ئێستا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەم ناوچەیە. تۆ ئەگەر کۆبوونەوەکەی یونامی بڵێ یەکێتی و پارتی و لایەنی عەرەبی و تورکمانیش لە کۆبوونەوەکان بەشدار بوونە و ئەو کۆبوونەوەانە بە عقارێکی باشە ڕۆیشتووە. من پێم وایە وەزعی کەرکووک بەرەو باشی ئەڕوا بەرەو باشیەکەش پەیوەندی بە ناوچەکەوەیە پەیوەندی بەوە هەیە کە کورد لە کەرکووک مەغدور کراوە وەزعی کورد لە کەرکووک ئەوەی خەریکە ئەیانوێت کورد تامیش بکەن بۆیە بە جوابهاتنەکانی پەرلەمانتارەکانمان ئەنجومەنی پارێزگا و خەڵکی شاری کەرکووک ئەمە دەور و تەسیریە بۆیە لەسەر لە ئاستی داهاتووی کەرکووکە تەسیری ئەبێت. هەر کاندید قسەیەکی زۆر جددیمان نەکردو ئێمە بەلامانەوە گرینگە ئەو کاندیدا یەکێتی نیشتیمانی کورسان بەربژێری بکات و کاندیدێک بێ خەڵکی شاری کەرکووک بێ و بتوانێت خزمەتی شاری کەرکووک بکات.